لەگەڵ بڵاوبوونەوەی هەواڵی ئاشکرابوونی ژمارەیە بەڵگەنامە لە یەکێک لە ئۆفیسەکانی جو بایدن سەرۆکی ئەمریکادا مشتومڕێکی یاسایی و سیاسی بەدوای خۆی داهێناوە لە واشنتن. بەڵگەنامەکان دەگەڕێنەوە بۆ ئەو سەروەختی بایدن جێگری سەرۆکی ئەمریکا بوو کاتێک پارێزەرە تایبەتەکانی ئەو بەڵگەنامانە دەدۆزنەوە. سەرۆک بایدن نکۆڵی ناکات و دەشڵێت تیمە یاساییەکەی هەموو هاوکاریەکی ڕێکارە یاساییەکان دەکات. ئەوەی پێویست بوو پارێزەرەکانم کردیان، دەست بەجێ پەیوەندیان کرد بە دەستگای ئەرشێفی نیشتیمانیەوە و بەڵگەنامەکانیان گەڕانەوە بۆ ئەو دەستگایە. سرم سوورما کە پیان وتم هەندێک بەڵگەنامەی حکوومەت براونەتە ئەو ئۆفیسە، لەگەڵ ئەوەشدا کە نەمدەزانی چی لەو بەڵگەنامەدا هەن. پارێزەرەکانم پێشنیازیان نەکرد کە بزانم چیان تێدا بووە و سندوقەکانیان گەڕانەوە و هاوکاریەکی تەواوی پێداچوونەوەکانیش دەکەن و هیوادارم بەم زوانە تەواو بێت و ئەوجا وردەکاری زیاتر باز دەکرێت. بەپێی ڕای پسپۆڕانی یاسایی جیاوازی هەیە لە نێوان ئاشکرابوونی ئەم دۆسەی بەڵگەنامانەی لای جۆ بایدن بوون لەگەڵ دۆسەی دەست بەسەرداگرتنی بەڵگەنامەکانی لە ماڵی داناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکادا. لەم دۆسیەی بایدندا ئێمە هێشتا لە قۆناغی بەرایداین، لەبەرەوە زۆر قورسە بزانین چی ڕوودادیان چی دەکرێت لە پەیوەندی بەو بەڵگەنامانەوە. بەڵام بەگشتی دەتوانم بڵێم زۆر جار جیاوازێکی گەورە دروست دەبێت ئەگەر خۆبەخشانە شتێک بۆ حکوومەت ئاشکرا بکەیت یان ئەگەر حکوومەت خۆی بێت بگەڕێت بە شوێنیدا و ئاشکرای بکات. پسپۆر جەخت دەکەنەوە لەوەی گرنگە دادپارێزان لە هەر لێکۆڵینەوەیەکیاندا لەم دوو دۆسەی بەڵگەنامانەدا بزانن ئەو پێشێلکردنە یاساییانە بە ئاگاهیەوە بووە یان لە کەمتەرخەمیەوە ئەو کارانە کراون. ئەگەر ناسەلمێنرێت کە سەرۆک بایدن دەیزانی بەو کارەی پێشێلی یاسایی کردووە ئەوە بە هیچ تاوانێک دادگایی ناکرێت. هەر بۆیە لە هەردوو دۆسیەکەدا دادپارێزان سەیری ئەوە دەکەن ئایا بایدن سەرۆکی ئێستا دەیزانی یاسای شکاندووە یان ترامپ سەرۆکی پێشوو لە پەیوەندی بە بەڵگەنامەکانەوە دەیزانی کە یاسای شکاندووە یان نا. ئاشکرابوونی ئەم بەڵگەنامانە پرسیارگەلێکی زۆر هێناوەتە ئاراوە لای پسپۆڕانی یاسایی وەک دەڵێن وەڵامدانەوەی ئەو پرسیارانە بۆ هەردوو دۆسیەکانی بایدن و ترامپیش گرنگن. بۆچی لە ساڵی 2017 ئەو بەڵگەنامانە براونەتە لای جێگری ئەو سای سەرۆکی ئەمریکا و سەرۆکی ئێستا؟ بۆچی ڕێگەدرا ئەو بەڵگەنامانە ببرێنە شوێنەکەوە کە پارێزراو نییە؟ بۆچی دەستگای ئەرشیفی نیشتیمانی لە ساڵی 2017 یان 2018دا داوای گەڕانەوەی ئەو بەڵگەنامانەی نەکردووە؟ ئەو بەڵگەنامە نهێنیانە لەکوێن؟ دەبێت ئەم پرسیارانە لەم دۆسیە و لە دۆسیەکەی ترامپیشدا بکرێن. وەک ئاماژەی پێدەکرێ لەم جۆرە دۆسیانەدا ژمارەی بەڵگەنامەکان گرنگ نین، هێندەی ئەوەی ئەو بەڵگەنامانە چەندێک پەیوەندیان هەیە بە ئاسایشی نیشتیمانی ئەمریکا و بڵاوبوونەوەشیان چەندێک دەبێتە مایەی مەترسی.